زۆر سپاس. بەشەکانی کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەت و فەلسەفە ئەگەر بکرێت هەمومان کە لێرەین دەزانین وەشتێکی نوێ ناڵێین ئەگەر بڵێین توندوتیژی دژ بە ژنان بەداخەوە لە هەرێمی کوردستان یا لە کۆمەڵگەی کوردیە مێژوویەکی کۆن و قوڵی هەیە. ئەم مێژووە کۆنە بەداخەوە برینێکی گەورەی لە جەستەمان دروست کردووە کە ئەم برینە ڕۆژانە خوێنی لێتکێ و ئەم برینە گەورەتر و گەورەترە بێ. بەڕێزان، ئەم دوو پرۆژەی سیدیۆ کە ئەمڕۆی ئەلانیەکەین یەکێکیان توێژینەوەیکی مەیدانی زانستیە کە لە دیاردەی کوشتن بە بیانووی شەرەفە کۆڵێتەوە. ئەوەی جیاوازە لەم توێژینەوەی ئەوەیە کە نەک تەنها ئەو لایەنانە کە قوربانی بوون یا کە ڕزگاربوو بوون یا خزمەتگوزاری پێشکەش بە ئەم کەیساناکەن بەشێک من لەم توێژینەوەیە، بەڵام بکوژەکانی ژەبن بە بەشێک لەم توێژینەوەیە. ئەو لایەنانە ژەبن بە بەشێک لەم توێژینەوەیە کە بەداخەوە تا ئێستا هانی کوشتنی ژنانەدەن. بۆیە توێژینەوەکە من باسی ناکەم، بە ڕێزان لێرە خۆیان زیاتر باسیەکەن هەنگاوێکی سیدیۆ بێ بۆی لە ساڵی داهاتووە لەسەر ئەنجامی ئەو توێژینەوەیە کاری گەورەتر لەسەر کوشتن بە بیانووی شەرەفکە. پرۆژەی دووەمیشیان پرۆژەیەکە کە خزمەتگوزاری بە ڕزگاربوانی توندوتیژی ئەگەیەنێت هەر لە کەیس مانیجمنتەوە هەتاک و کۆمەڵێک ئەدڤۆکەسی دیکە کە حەزەکەم خۆیان تیمی پرۆژەکە باسی بکەن، بەڵام پێویستی بە تۆڕبەندی و هاوکاری و هەواڵەکردنی هەمووانی پێویستە. هەڵبەتە ئەم پرۆژە توێژینەوەیە یا ئەم ریسێرچ پرۆجێکتە لە ژێرناوی توندوتیژی و کوشتن لەسەر بنەمای شەرەف توێژینەوەیەکی مەیدانی دەبێت لە هەرێمی کوردستانە و توندوتیژیش لەگەڵ یان نەکرد تەنها کوشتن، چونکە زۆر فۆرمی تری پاساوی شەرەف هەیە کەوا دەکات ئافرەتان نەتوانن بە شێوەیەکی یەکسان بەشداری بکەن لە بەدەستێنانی مافەکانیان، لەوانە دابڕانیان لە خوێندن، لەوانە سەپاندنی جۆرێکی تایبەت لە جلوبەرێک، لەوانە بێبەشکردن لە مافی میرات و زۆر فۆرمی تری توندوتیژی کە بەشێکی زۆریان دەگەڕێنەوە بۆ پاساوی شەرەف. هەڵبەتە لە ساڵی 2018 لەسەر ئاستی عێراق توێژینەوەیەک ئەنجامدرا لەسەر ڕزگاربووان کە بەندە شەرەفی ئەوەی پێبڕا بینوسێ و ئامادەکاری تیا بکات. دەرەنجامەکانی ئەو توێژینەوەی دەری خست کە لە 163 توندوتیژی لە ناو ماڵەکاندا لە هەرێمی کوردستان پیادە دەکرێن، واتە ئەوە برا و ئەوە باوک و ئەوە خزم و ئامۆزا و بە جۆرێک لە جۆرەکان بەشێکیان ئافرەتانن سەر لە نوێ بەشداری دەکەن لە بەرەمهێنانەوەی ئەو ستەمەی کە لەسەر ژنان هەیە. هەندێک ئاماری تر پێمان دەڵێن کە ساڵانە لە ڕۆژهەڵاتی ناوین بە نزیکەی 5,000 ئافرەت لە ژێر ناوی یا لە ژێر ناونیشانی شەرەفدا دەکوژرێن. ئەم ئامارانەی کە دەیبینین لێرە و لەوێەوە ئەو ئامارانەش کە دەبینین لە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە کوشتن و خۆکوشتن و سووتاندن و خۆ سووتاندن دەمانەوێت بگەینە ئەو ڕاستەی بزانین تا چەند ئەم دیاردەیە بەربڵاوە و چۆن و بۆچی ئەو هۆکارانە چین کە لە پشتی ئەم دیاردەوەن. هەڵبەتە ئامانجی ئەم توێژینەوەی بەگشتی تێگەیشتنی کۆمەڵگەیە بۆ ئایدیای پیاوەتی، بۆ مەسەلەی ماسکۆلۆنەتی، ژنبینی پیاوی کورد، دنیابینی پیاوی کورد، بۆ مەسەلەی شەرەف و کۆنتێکستی کۆمەڵگەی کوردی چۆن بیر دەکاتەوە سەبارەت بەم مەسەلەیە و دەمانەوێت کۆدەکانی شەرەف بشێنی بزانین ئەم کۆدانە لای هەریەک لە ژنان و کچان و کوڕان و ئەوانەی پێیان دەوترێت کۆمیونیتی لیدەر چۆن تێگەیشتنی دنیابینیان بۆم چەمکی شەرەف و غیرەت و پیاوەتی پێشمەرگانە و پیاوەتی بزنسمانانە و زۆر زۆر فۆرمی پیاوەتی ترکە لە ژێر سایدا ڕەنگە ئافرەتان ببنە قوربانی کە لە ئەم ساڵدا واتە لە 6 مانگی یەکەمدا کوشتن و خۆکوشتن کەم بۆتەوە لە بەرامبەردا توندوتیژی خێزانی و توندوتیژی بەتایبەت لەسەر ژنان و مناڵان زیادی کردو. فەرمانگەی پەرەپێدانی ژنانی سەر بە ئەنجومەنی وەزیرانی عێراق راپۆرتێکی سەبارەت بە 6 مانگی یەکەمی 2020 بڵاو کردوتەوە. تیایدا هاتووە بەهۆی پیادەکردنی ڕێوشوێنی خۆپارێزی مەترسی لەسەر ژیانی ژنان دروست بووە. 198 ئەو کەسانەی پەیوەندیان بە هێڵە فریاگوزاریەکانەوە کردووە ئافرەتانن. بە ڕێژەی 165 سکاڵایان لە توندوتیژی خێزانی هەبووە. 108 سکاڵاکاران کێشەی بە زۆر بەشودانیان هەبووە.
هەر لە ئەم ساڵدا نزیکەی 2 ملیۆن کەس داوای پاراستنی ژیانیان کردووە کە لە ژێر هەڕەشەی کوشتندان. لەو 2 ملیۆن کەسە 1 ملیۆن و 29 کەسی ژن بوون. بەڕێزان، ئێمە بە ڕەچاوکردنی ئەو هەلومەرجە کۆمەڵایەتی، تەندروستی، ئابووری و سیاسی خوڵقاوە لە پێناو پڕکردنەوەی کەلێنێک کە لە ئێستای کۆمەلگای کوردیدا هەیە. پڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان و ئافرەتان ڕادەگەێنین کە لە چەند بەش و بوارێک پێک هاتووە. بواری یەکەم، پێشکەشکردنی خزمەتگوزاری کۆمەڵایەتی خۆی لە بەڕێوەبردننی حاڵەتدا دەبینێتەوە کە لەلایەن کەسانی پسپۆڕەوە پێشوازیان لێ دەکرێت بەپێی ڕێوشوێنە کارپێکراوەکان مامەڵیان لەگەڵدا دەکرێت و خزمەتگوزاریە پێویستەکانیان پێشکەشەکرێت. خزمەتگوزاری یاسایی کە خۆی لە ڕاوێژی یاسایی و کارکردنی پارێزەران و هەر ڕێوشوێنێکی یاساییدا خۆی دەبینێتەوە کە بەپێی پێداویستی حاڵەتەکەی. خزمەتگوزاری دەرونی بە ڕەچاوکردنی هەلومەرجی قورسی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و ئێستای کۆمەلگا. خزمەتگوزاری دەرونی پێداویستیکی حتمیە و بە گرنگیەوە لێ ئەڕوانین بە هاوکاری پسپۆڕان و شارەزایانی بواری دەرونی پێشکەش بەو ژنانە دەکرێت کە پێویستیان بکێتی. هەر یەک لەو خزمەتگوزاریانە جەخت لەوە دەکەینەوە کە لەلایەن کەسانی پسپۆڕەوە پێشکەش دەکرێن و ستانداردە کارپێکراوەکان کە چ لە تۆمار و چ لە هەواڵەکردندا ڕەچاو دەکرێن. ژمارەی ڕۆژانە 0.771 503 3783 ڕۆژانە پێشوازی لە پەیوەندیەکانی ژنان دەکات. بەشێکی تری ئەم پرۆژەیەمان بریتیە لە ڕاپرسێکی سەرتاسەری سەبارەت بە نەفەقەی ئافرەتان و ژنان دوای جیابوونەوە کە لەلایەن تیمێکی ڕاهێنراوەوە ئەنجام دەدرێت و ئەنجام و داتای بەدەستهاتوو کاری ورد و پێویستی لەسەر دەکرێت لە پێناو خزمەتکردن بە ژنان. لە بەشێکی تری ئەم پرۆژەیە ئامادەکاری تەواو دەکەین بۆ هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و بەشێک لە چالاکیەکان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی تردا ئەنجام دەدەین. بواری هۆشیاری یەکێک لە بوارە سەرەکیەکانی کارکردنمان بواری هۆشیاریە. هەر بۆیە ژمارەیەک ڤیدیۆی هۆشیاریمان لە قۆناغی مۆنتاژدایە و دواتر لە کەناڵەکانەوە پەخش دەکرێت. بەڕێزان، جێگەی خۆیەتی سوپاس و پێزانینی زۆرمان بۆ هاوکارە خۆبەخشەکانمان دووپات بکەینەوە، بە تایبەتی ئەو کەسانی کە لە بوارە پسپۆڕیەکاندا کار دەکەن. هەروەها سوپاسی بێپایانمان بۆ ڕێکخراو و دەستگا و کەناڵە هاوکارەکانمان کە بەشێکی دانەبڕاوی کارکردنمانن لە پێناو کۆمەلگا. زۆر سوپاس بۆ هاتنتان، دووبارە بەخێر هاتنتان دەکەم.